یانی سی سادە میوانداری یانی دەربەندیخانی کرد لە هەفتەی 23یەمی خولی نایەبی کوردستان و لە گێمی یەکەمی یاریەکەدا سی سادە بە بەهێزی هاتە ناو یاریگا و بەڵێن فایق لە خولەکی 36 گۆڵ یەکەمی بۆ یانەکەی تۆمار کرد. گەرچی دەربەندیخان دەویست گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکات بەڵام هەوڵەکانی بێئەنجام بوو. بەوەش گێمی یەکەمی یاریەکە بەو تاکە گۆڵەی سی سادە بە کۆتا هات. لە گێمی دووەمی یاریەکەشدا دەربەندیخان دەیویست قەرەبووی شکستی گێمی یەکەم بکاتەوە بەڵام هەوڵەکانی بێسوود بوو. هەر لە دەستپێکی گێمی یەکەم و خولەکی 46 بەڵێن فایق گۆڵی دووەم و سەرکەوتنی بۆ سی سادە تۆمار کرد. بەوەش لە ئەنجامی یاریەکەشدا سی سادە توانی بە دوو گۆڵی بێ وەڵام یاریەکە بە سوودی خۆی بە کۆتا بێنێت و سێ خاڵی گرنگ فراهەم بکات. سوپاس بۆ خواتوانیمان تەکتیکیان مۆفەق بین و بە ئاست و بە ئەنجامش ئیمڕۆ تیپەکە مۆفەق بوو. بەڕاستی ئەم جەنگەوەرانی یانی وەرشی سێسایق شایانی زۆر لەمە باشترن بە ئیمکانێتی چکەمەوە و بە یاریزانێکی کەمەوە بە کۆمەڵی ئیسابەوە ئیمڕۆ توانیمان یەکێک لە هەرێ یاریە باشەکانی با بڵێن ساڵ ئەنجام دێن. بەڕاستی من لێرەوە دەستخۆشی لە یەک بە یەک یاریزانەکان مەکەم و ئەم فەوزەش پیرۆزە لە یانی وەرشی سێسایق. ڕاستی یاریزانەکان ئێمە ئیمڕۆ لە حاڵەتی خۆیانە نەبوون. سێسایق ئەم بە ئەنجام و بە یاریش توانیان سەرکەوتوو بوون. ئەمە پیرۆز بەیان لێکن ئاستێکی باشیان پێشکەش کرد. یاریزانەکان ئێمە خراپ بوون ئەو ڕێنمایی دامان پیان بە جوانی جێبەجێیان نەکرد. کۆمەڵی هۆکار هەبوو یەکێک لەوانە هۆکاری پێکانمان هەیە چەند یاریزانێکی سەرەکی تیپەکەمان مەحروم بوون نەیانتوانی یاری بکەن. ئیشەڵا هەوڵدەین بۆ یارەکانی داهاتوو بتوانین قەرەبووی هەم ئەدا و هەم ئەنجامەکانیش بکەینەوە. سی سادە تا ئێستا 22 یاری ئەنجامدا و خاوەنی 31 خاڵە. دەربەندیخانش لە ئەنجامدانی 22 یاری تەنها 26 خاڵیان کۆ کردووەتەوە. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سی سادق.